بۆ یەکەم جار لە پەرلەمانی کوردستان کۆتاکان دابەش دەبن. ئایا چ کاریگەریەک لەسەر پێگەی یەکێتی و پارتی دروست دەکات؟ بۆ یەکەم جار دوای ئەوەی کە کۆمیسیۆن کورسی پێکاتەکانی بەسەر پارێزگاکاندا دابەش کرد لە 11 کورسیەوە کردی بە 5 کورسی. هەموو ئاماژەکان بۆ ئەوەن کە لەم خولەی پەرلەمانی کوردستان قورسایی کورسی کۆتاکان دادەبەزێت و چیتر پارتی ناتوانێت هاوشێوەی پێش و کادیرەکانی لە پێکاتەکان پۆستە باڵەکانیان پێ بدات. ناچار دەبێت ئەگەر سکرتێری پەرلەمان بدرێتە کۆتایەک سەر بە پارتی بێت، دەبێت پۆستە وزاریەکە بدرێتە کۆتاییەک سەر بە یەکێتی بێت. وا پێدەچێ ئەمە جواب بکات هاوسەنگی هێز لە بەردەم پارتی کەم بکات کە پێشتر بەردەوام سوودی لەو جیاوازیە وەردەگرت. جێی باسا بزوتنەوەی بابیلۆن دوای بڵاوبوونەوەی ئەنجامی هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان لە ڕاگەیەندراوێکدا ڕایگەیاند لە یەکەم بەشداریکردنمان لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان سەرکەوتنێکی گرنگمان بەدەست هێنا. وتیشی لە پارێزگای دووهۆک و هەولێر دەرئەنجامەکان لە بەرژەوەندی ئێمە نییە، بەڵام لە هەردووە و پارێزگایە بە هەزاران دەنگمان هێنابوو. زوتنەوەی بابیلۆن ئاماژەی بۆ ئەوەش کرد کە نوێنەرەکانمان لە پەرلەمانی کوردستان پاشکۆی کەس نابێت و خاوەنی بڕیاری خۆیان دەبن.